ڕێگنەخستنەوەی هێزە جیاوازەکانی پێشمەرگە و موچەکانیان بوونی ژمارەیەکی بەرچاو موچەخۆری بندیوە لە گرنگترین کێشەکانی وەزارەتی پێشمەرگەیە و تا ئێستا چارەسەر نەکراوە. ئەندامێکی لیژنەی پێشمەرگە لە خولی پێشووی پەرلەمانی کوردستاندا دەڵێت گرنگترین شت کە دەبێت بۆ وەزارەتی پێشمەرگە بکرێت بە دامەزراوەیی کردنیەتی. هەمووی گرنگتر ئەبێ موسسەی پێشمەرگە بکرێتە دامەزراوەیەکی نیشتیمانی پیشەیی هەژمون و تەدەخل و دەستێوەردانی حیزب بەسەریەوە نەمێنێ کە بەداخەوە ئەوەی ئێستا ئەبینین کە ئەم دابەشبوونە هەیە و خۆشت دەزانی چەند ماوەیەکی زۆرەکە کێشەکانی ناو وەزارەتی پێشمەرگە لە بینی یەکێتی و پارتیا زەق بۆتەوانێ ئەمە وای کرد کە ئێستا وەزارەتی پێشمەرگە هیچ وەزیرێکی نەبێت. هاوکات بۆ باشترکردنی ژیانی پێشمەرگە و کەسوکاری قوربانیان لە سێکتەری تەندروستی واژۆی 100,000 کەس کۆکراوەتەوە و ئاراستەی ئەنجومەنی وەزیریان کراوە تا ئەوەی بینینی پزیشکی پسپۆر بۆ پێشمەرگە بکرێت با بێ بەرامبەر. بە بڕیارێکی فەرمی بۆ ئەوەی داشکاندنی تایبەت بکرێتەوە لە 150 کەمتر نەبێت لە خەستەخانەکانی ئەهلی و تایبەت لە دەرمانخانەکانی ئەهلیشدا هەمان داشکاندنی بۆ برا پێشمەرگە و کەسوکارێ سەربەرزێن شەهیدان بکرێتەوە و هەمان شێوە نەشتەرگەری و پسۆلەی بینینی دکتۆر هەمان بە خۆڕایی بێت چونکە لەو بارودۆخەدا پێشمەرگە و کەسوکاری شەهیدان پێویستی بەو چارەسەری هەیە تایبەت لە کەرتی تەندروستیدا. ئەم پەراوزخستنەی هێزەکانی پێشمەرگە لە کاتی خانەنشین بوونیان بەردەوامی دەبێت بە چەشنێک بە موچەیەکی ناشایستە خانەنشین دەکرێن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.